لە هەرێمی کوردستان ڕێژەی ئۆتیزم 30,000 کەسی تێپەڕاند و لە سەرەتای ئەم ساڵەوە تاوەکو ئێستا بەهۆی خراپی بژیوی ژیانیان و هاوکاری نەکردنیان لەلایەن حکوومەتەوە 20 هاوسەر جیابوونەتەوە. باوکی یەکێک لە نەخۆشانی ئۆتیزم باز لە دۆخی خراپی نەخۆشەکان دەکات و بە پێویستی دەزانێت حکوومەت سەنتەرێکی نیشتیمانی ڕاهێنان بۆ نەخۆشانی ئۆتیزم دروست بکات. لە ماڵە هەتابرێ خراپە، هەتابرێ بە مشکلیە. ئەوەندێک کە دەینە سنتەری لە سنتەری باش دەبی باشتر بووە، فەرقی زۆر کردێکەکەان لە ماڵی هەتابرێ خراپە. لە ماڵی ڕاوەستانی نی حرەکەی زۆرە، جوولەی زۆرە. ناوە لە حتی ئێستا هیچ مستەکمان لە دابین نەکرایە. داواکاریمانەوەیە معاشەشان لە ببڕێنەوە، هەلەوەی باشترە کە هەرچی ماڵەوەیان بڕەکەم بکەنەوە. تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستان سەنتەری ڕاهێنانی حکومی نییە. لە بەرامبەر ئەمەشدا بۆ هەر کەسێکی نەخۆشی ئۆتیزم لە سەنتەرە ئەهلیەکان زیاتر لە 600 دلار وەردەگیرێت. ئەمەش لە کاتێکدا ڕێژەی ئۆتیزم ڕۆژ دوای ڕۆژ بەرز دەبێتەوە. لە 2012ەوە ئەو مناڵی کە تۆمار کرا و موچەی نییە کە ئێمە دەڵێن موچانی من هاوکاری مانگانی نییە بۆی نەبڕاوەتە. لە حاڵێکدا ئەم مناڵە مانگانە 300 بۆ 400 دلار مەسروفی هەیە لەسەر خێزانەکەی بارێکی قورسە بەسەرەوە. ئەو مناڵی کە ئەچێتە سنتەرێکی ئەهلیش مانگانە 700 دلار 600 دلار ئەدا بەو سنتەرە. باری ئابووری سەر شانی خێزانەکەی قورس و قورستر کردووە. ئێستا بە گوێری ئاماری ئێمە وەکو کۆمەڵی ئۆتیزمی کورسە کە لە چەند ڕۆژی داهاتوە بڵاوی ئەەکەینەوە بۆی 2 چوارەوە، ئەوەیە بەڕاستی ئێستا ڕێژەی ئۆتیزم لە کوردستانە 30,000 تێپەڕانەوە. لەگەڵ ئەوەشە ڕێژەی تەلاق و جیابوونەوەی دایک و باوکی ئۆتیزم بەهۆی مناڵەکانەوە کە ناگونجن و بەردەوام کێشە و گرفتیان لەسەر ئەو مناڵ و ناتوانن ئیداری بدەن و حکومەت هاوکاریان ناکە و باری مادیان خراپە. ئەمە بووەتە فاکتەری ئەوەی کە لە ماوەی ئەم ساڵدا نزیکی 20 خێزان لێکجابوونەتەوە. ئەندامێکی لیژنەی تەندروستی لە پەرلەمانی کوردستان ڕای دەگەێنێت پێویستە حکوومەتی هەرێم گرنگی بدات بە دروستکردنی سنتەرێکی ڕاهێنان، چونکە بەشێکی زۆر لە دایکان و باوکانی ئۆتیزم فەرمانبەرن و حکوومەت دەبێت ئەم ئەرکە لە ئەستۆ بگرێت بۆ ڕاهێنانیان. زۆر گرنگە حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی بدات بەکردنەوەی ناوەندێکی تایبەت بە چارەسەرکردن یاخود چاودێریکردنی منداڵانی ئۆتیزم. بەڕاستی خێزانەکان کێشەیان زۆرە لەگەڵ ئەو منداڵانە، هەندێکیان مۆزەفن پێویستە سەردانی ینی بدەچنە دەوامیان هەیە، مندارەکانیان نازانن لە چێدانێن، سەنتەرە ئەهلیەکان گرانن، دەرەقەتران بەتایبەتی لەو بێموچەیە یاخود لەو موچە کەمیە کە ئێستا هەیە. لۆیە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر گرنگی بدا و ناوەندێکی تایبەت بکاتەوە بە سەنتەری ئۆتیزم. نەخۆشانی ئۆتیزم هیچ جۆرە موچەیەکیان نییە. ئەمەش لە کاتێکدا لیژنەی کاروباری کۆمەڵایەتی و داکۆچیکردن لە مافی و نۆڤی پەرلەمانی کوردستان سەرقاڵی ئامادەکاریە بۆ هەموارکردنەوەی یاسای ماف و ئیمتیازاتی خاوەن پێداویستی تایبەتەکان و کەمەندامان. ڕێکخراوەکانی تایبەتیش بە داکۆچیکردن لە مافی خاوەن پێداویستی تایبەتەکان و کەمەندامان چەندین خاڵیان داوەتە لیژنە تایبەتمەندەکانی پەرلەمان تاواکو لە کاتی هەموارەکە جێگیر بکرێن، لەوانە پێدانی مۆڵەتی وەزیفی بۆ دایکان و باوکانی ئۆتیزم. هەژار ئەنوەر، شارپرێس، هەولێر.